Vielleicht gehen wir zunächst mal einen Schritt zurück und beginnen. ئامانجی ئێمە لە سەرەتا ئەوە بوو پشتیوانی هێزە عێراقیەکان و پێشمەرگە بکەین لە شەڕی دژ بە داعشدا بۆ ئەوەی هەنگاو بەرەو پێشەوە بنین و بەر بە داعش بگرین. بۆیە ساڵی 2015 دەستمان کرد بە پشتیوانی پێشمەرگە لە ڕێگەی هێنان و دابینکردنی پێداویستەکان. لە چەند ساڵی ڕابردوو هێزە عێراقیەکان و پێشمەرگە سەرکەوتنی گەورەیان بەدەستهێنا. ئێستاش ئێمە خۆشحاڵین بەوەی هیچ شوێنێک لە عێراق نابینین داعشی تێدا بێت. لە چوارچێوەی کارەکانیشماندا لێرە بە خۆشحاڵیەوە بەدەنگ خواستی لایەنی کوردیەوە چوین بۆ کارکردن لەسەر چاکسازی لە بواری پێشمەرگەدا. ئێمە بەتەنها ئەمە ناکەین، بەڵکو بە هەم ئاهەنگی لەگەڵ هاوبەشە نێودەوڵەتیەکانمان ئەم کارە دەکەین و بە دیاریکراویش دەستەیەکمان لە ڕاوێژکارانی ئەڵمانی و بەریتانی و ئەمریکی لە وەزارتی پێشمەرگە هەیە. ئەم تیمە 35 خاڵان دەستنیشان کردووە کە بۆ چاکسازی لە بواری پێشمەرگەدا جێبەجێ بکەن. ئامانجی ئێمە ئەوەیە وەزارتی پێشمەرگە و لایەنی کوردی توانێت ئەوەی بەدەستبێنێت ئەم چاکسازیانە جێبەجێ بکەن. دەزانین کە ئەمە پرۆسێکی درێژ دەبێت و کاتی دەبێت، بەڵام گرنگەوەی ئیرادی چاکسازی لێرە لەلایەن هەرێمی کوردستانەوە هەیە و ئێمەش بە پێشکەشکردنی ڕاوێژ پشتیوان دەبین. ئێمە دەزانین داعش لێرە هیچ شوێنێکی لەدەست نەماوە، بەڵام دەشزانین کە مەترسی داعش هەرماوە. ئێمە بە خۆشحاڵی و یارمەتیەکانمان درێژە پێدەدەین، بەڵام هاوکات دەشی گونجێنین لەگەڵ پێداویستەکان. ئێمە لە پاڵ هێزەکانی پێشمەرگە لە داهاتوودا هێزە عێراقیەکانیش زیاتر ڕادەهێنین و بەمەش چالاکیەکانمان بەردەوامی لەگەڵ گۆڕانی ڕەوشەکە دەگونجێنین. پێم وایە ئەمە زیاتر بندە بە داخوازەکانی وەزارتی پێشمەرگە. ئەو داواکارانەی لەوێەوە پێمان دەگات ڕاهێنانەکانمان لەگەڵ ئەو داخوازیانە دەگونجێنین. هەروەک وتیشم، ئێمە بەردەوام لەگەڵ هاوبەشانی دەرەکیمان ئەمە تاوتوێ دەکەین، تەماشا دەکەین لەکوێ پێویستی بە گونجاندن هەیە. Dass wir dabei beraten und unterstützen können.